الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وقائدنا وعظيمنا محمدا عبده ورسوله. عزیزان و خۆشەویستان، لە جمعەی ڕابردووە وتمان باس لە دایکبوونی ویلادەتی پێغەمبەرێکی خوا ئەکەین کە حەزەتی عیسایە سەلامی خوای گەورەی لەسەر بێت. خوای تەبارەک و تەعالا لە قورئانە زۆرێک لە چیرۆکی پێغەمبەران و چەندین قیسە و چیرۆکی تری بۆ پێغەمبەر باس کردووە صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کەوا سەبر و سەبات و هێز و قووەتی پێغەمبەری خوا زیاتر بێ. وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێویستی بە هێز و قووەتی ڕۆحی بووە، ئیمانداران و مسلمانان و شوێنکەوتوانی ئەو ڕەسوولی ئەکرەمە زیاتر و باشتر پێویستیان بە تەقوێ و غەزای ڕۆحی هەیە و سەبر و سەبات و بەهێزی ئیمان هەیە. وەک خوا لە قورئانە ئەفەرمێ بە پێغەمبەری نازدار: لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب. لباس بسرهات تشيروكي پێغەمبەرانە عليهم الصلاة والسلام بەڕاستی چەندەها عیبرەت و دەرس و وانەی گرنگی تایە بۆ ئەوانەی کە خاوەنی عەقڵ و ژیرین و بیر ئەکەن و تێفکرن کە خوای تەبارەک و تەعالا ئەم هەموو چیرۆکە قورئانی باس کردووە بەسەر هات و ژیانیان، لەدایک بوون و هاتوچۆیان، خزمەت و ماندووبوونیان بۆ ئەوەیە کەوا ئیمانداران و مسلمانان شوێن کەوتەی ئەوان بن، پەیامی ئەوان بێ، لە ڕێباز و مەنهەجی ئەوان لا نەدەن. ئەمە گرنگی قیسە و چیرۆکی قورئانە بۆ پێغەمبەر و ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خاوەن عەقڵ و ژیرەکان. فاقصص القصص لعلهم يتفكرون. چیرۆکەکانیان بۆ باسکە، بۆیان بگێڕەوە، ڕجاوایە تێفکرن و بیر بکەنەوە، بە خۆیان نابچنەوە، لە خوا بترسن و خۆیان ئامادەکەن بۆ قیامەت و ڕۆژی دوایی و حیساب و کتاب و میزان. خوای تەبارەک و تەعالا باسی هەر پێغەمبەرێکی کردبێ لە پێشەوە باسی نەسەبی پاکی کردووە کە ئەم پێغەمبەرە زنجیرەی سیلسیلەی پاکە. ئێمە پاکمان کردووە، ئێمە پاراستومانە، ئێمە بە عیزەتمان کردووە، لە خانەوادەیەکی پاک و جوان و بە ئەخلاق هێناومانەتە وجودەوە. حەزەتی عیسا سەلامی خوای گەورەی لەسەر بێ باوکی نەبوو، بەڵام دایکێکی بە عیزەتی هەبوو، دایکێکەوە لە خانەوادەیەکی پەر لە تەقوا و ئیمان و عیفەت و عیزەت پەروەردەکراوە. دایکێک خوای تەبارەک و تەعالا لە قورئانە فەرمێت لەبارەیەوە، لەبارەی بنەماڵەکەیەوە، لەبارەی خانەوادەکەیەوە. سوورەتی ئالی عەمران مەشهورە کە ئالی عەمران باسی ئابا و ئەجدادی حەزەتی مەریەمەکە سەلامی خوای لەسەر بێ کە خوای تەبارەک و تەعالا فەرمێ: إن الله اصطفى آدم ونوحا وآل إبراهيم وآل عمران على العالمين. بەڕاستی خوای تەبارەک هەڵی بژاردووە ئادەم لە ناو مەخلوقاتی خۆیان کەوا پەیامی بۆ بنێرێ، ڕیسالەی بۆ بنێرێ، فەزڵ و گەورەی ئادەم و بەشەریەت باتە سەر باقی مەخلوقاتە. اینجا لە پاشان حەزەتی نوح و لە پاش حەزەتی نوح ئال و بەیتی حەزەتی ئیبراهیم کە ئەبوو الئەنبیایە، حەزەتی خەلیل، حەزەتی ئیبراهیم خەلیل الله و ئال عیمران. اینجا لە پاشان خوای گەورە هەڵی بژاردووە لە ناو بەشەریەتە ئالی عیمران. ئالی عیمران بەڕاستی بەسەر هەموو خەڵکیە، ذرية بعضها من بعض والله سميع عليم. ئەمە نەسی قورئانە لە سوورەتی ئالی عەمران خوا بەمان باسەکە ومانەگەڕێنێتەوە. چیرۆکی قورئانیە ئەفەرمێت:
بەڕاستی خوای تەبارەک و تەعالا ئەمانەی هەڵبژاردووە، ڕێزی پێداون، حورمەتی لێگرتوون. جا لە ناو قورئانە باس ئەکا کە حەزەتی مەریەم چۆن خۆی لەدایک بووە، ئینجا حەزەتی عیسا وەکو لە تەفسیرا واریدە هاتووە ئەفەرمێت حەزەتی مەریەم سەلامی خوای گەورەی لەسەر بێ بنەماڵەی ئالی عیمرانە، تەبعەن کچی عیمرانە، بە نەسەب و زنجیرە ڕۆزە حەزەتی سلێمانی کوڕی داود کە هەردووکیان پێغەمبەری خوا بوون، بەنو ئیسرائیلی بوون. خوای تەبارەک و تەعالا لە ئێمە ڕازیوە و سەلام و درودی خۆی بڕژێنە بەسەر ئەوانە. خوای تەبارەک و تەعالا کاتێک ویستی کارێک بکە، ئیشێک بکە، بە کون فەیەکونی ئەیکا، کەس ڕێگر نییە لە بەردەمیە. خوا خۆی خاڵقی هەموو شتێکە، هەموو بوونەوەرێکە. وەکو لە تەفسیرەکانە واریدە، تەفسیری تەبەری و ئیبن کەثیر و باقی تەفسیرەکان لە بازی چیرۆکی لەدایک بوونی حەزەتی مەریەمە پێشا ئینجا حەزەتی عیسا ئەفەرمێت حەزەتی مەریەم دایکی منداڵی نابوو، ناوی حەنە بوو کە هەر خزمی عیمران بوو. هەردووکیان ئەڕۆنە سەر حەزەتی سلێمانی کوڕی داود کردویان پێغەمبەری خوا بوون. ئەفەرمێ مناڵی نەبوو ڕۆژێک لە دەرەو دەشتا ئەم ئافرەتە لەگەڵ مێردەکەی خۆیە، لە ناو بەنو ئیسرائیلە ئەم عایلە عایلەیەکی تەقی و نەقی و بەعیفەت بوون، مەشهور بوون. عیمران کە باوکی حەزەتی مەریەمە ئیمام و پێشنوێژ و حاخام و بەسەرەی گەورەی بەیت المەقدیس بووە، وەکو چۆن ئیمام بووە، نوێژی کردووە بۆیان، هەموو شتەکان مەدەست ئەوە بووە، ڕێزیان لێگرتووە، خاوەنی ویجهەت و مەقام بووە. ڕۆژێک ئەم ئافرەتە لە دەرەوە تەیر و تویرێک ئەبینێت کە چۆن بەڕاستی ئەو تەیرە بێچووی هەیە و ڕزق و ڕۆزی یەنێت، ئەیدا بەدەم بێچۆکانی خۆیەوە خزمەتیانەکە، ئەمیش ئارەزووی منداڵی ئەجوڵێت. ئەم ئافرەتە داوەکە لە خوا، ئەفەرمێت خوای پەروەردگار ئەگەر منداڵێکم بیتێ ئەوە شەرت و وعد بێ نەزلێکم لە بەیت المەقدیسا خزمەتکار بێ، ئەیکەم بە خادمی بەیت المەقدیس. وقرآن ومان باسكا إذ قالت امرأة عمران رب إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم فلما وضعتها قالت رب إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم فتقبلها ربها بقبول حسن وأنبتها نباتا حسنا وكفلها زكريا كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا قال يا مريم أنى لك هذا قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب. أم آياتنا باسي شونتي لدايبونك يكا أفرميت إذ قالت امرأة عمران خێزانەکەی عیمران کە ناوی حەنە بوو وتی خوایە نەزر بێ، نەزرم کردووە، واجبم کردووە لەسەر خۆم، ئەم مناڵم کەوا لە سکدایە بیکەم بە خزمەتکاری بەیت المەقدیس، خوایە لێم وەرگرە، تۆ سەمیع و عەلیمی، بیسەر و زانا و عالمی. فلما وضعتها قالت ربي إني وضعتها أنثى کاتێک کەوا مناڵەکە بوو خوای پەروەردگار من وام زانتێ نێرینەیە بەڵام ئەوا مێینەیە، ئافرەتە و کچە، بەڕاستی تۆ خۆت شارەزا و ئاگاداری پەروەردگارە بەوەی کەوا لەدایک بووە و بەڕاستی نێرینەش وەکو ئافرەت نابێ و ئافرەتێک و نێرینە نابێ لە خزمەتا، چونکە لەو کات و ساتە عادەت وابوو نێرینە بکەنە خزمەتکاری بەیت المەقدیس، ئافرەت نەبێتە خزمەتکاری بەیت المەقدیس. ناویشم نا مەریەم پەروەردگارە وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم، أوا پەروەردگارە من ئەی پارێزم بە تۆ وەزوڕێتی لە شەیطانی الرجیم. حتى پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت حەچی مناڵێک کە ئەبێ لەدایک ئیلا شەیطان مەسی ئەکا و دەستی لێ ئەدا، بۆیە ئەزیڕێنێ و ئەگری و هاوارەکە، ئیلا حەزەتی
عیسا و حەزەتی مەریەم و حەزەتی ئیسا نەبێت. ئەم دوانە پارێزراون چونکە دوعای کرد دایکی، دوعای دایک بۆ ئەولاد چەند گیرایە، بەڵام ئافرەتە تەقی و نەقی بوو فەرمووی خوایە من ئەم مناڵەی خۆم مەریەمە ئەی پارێزم بە تۆ لە شەیطان و هەروە زوڕێتەکەشی پارێز لە شەیطان، حتا حەزەتی مەریەم خۆی حەزەتی عیسایش پارێزراو بوون لە دەستداری شەیطان. پێغەمبەری خوا فەرمێت هەرچی مناڵێک ئەبێ لە دایک ئیلا شەیطان دەستی لێدا و ناڕەحەتی ئەکا ئەیگرێنێ بۆ باوکو دایکی ئیلا حەزەتی عیسا حەزەتی مەریەم و حەزەتی عیسا نەبێ. حەدیثەکەی صحیحە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی بۆیە مامۆسایانی ئاینی ئێمە لە کاتی ناونانی مناڵە لەسەر سونەتەکەی پێغەمبەری خوا لە کاتی عەقیقا کە بانگەدا بە گوێ ڕاستیە و قامەت بە گوێ چەپیاکە ئەم دوعا ئەخوێنێ بەسەریا بە ئومێدی ئەوەی ئەو مناڵە پارێزراو بێ لە شەیطان و زوڕێتی شەیطان و هەتا زوڕێتی مناڵەکەی پارێزراو بێ. مە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بۆیە ناونانی مناڵ عەقیقە سونەتە لەگەڵەوەیشا کۆبوونەوەی قەوم و کەسانە ئەم هەموو دوعای تایە کە مناڵەکە بپارێزێ لە شەیطان و مەسی شەیطان و سێدانی شەیطان. کاتێکەوە منداڵەکەی بوو فەرمی خوایە من کچم بووە تازە نەسڵیشم کردووە کە خزمەتکاری بەیت المەقدیس بێت و ئافرەتیش وەکو کوڕ نییە وەکو پیاو نییە ناو منا مەریەم ئەی پارێزم بە تۆ خۆی و زوڕێتی لە شەیطانی ڕەجیم. ئەفەرمێت منداڵەکەی پێچاوە هەر بە مەتۆڵکەی پێچایەوە ناردی بۆ بەیت المەقدیس دوای ئەوەی کە شیری پێدا و خزمەتی کرد و ئەمانە ناردی بۆ بەیت المەقدیس. لە بەیت المەقدیسەوە ئیتر ئەوانەی کە حاخام بوون و بەڵێن لەوێ بوون و خزمەتیانە کرد خواخۆیان و زوو منداڵەکە چونکەی مناڵی ئیمامەکەیان بوو عیمران بوو هەمویان خۆشیان نەویست خواخۆیان و بێتە دەستیان و بە مبارەکی بێت دەستی لێدەن ئینجا لە پاشان بەڕاستی یەکێک لەوانە بێتە کەفیلی و خزمەتی بکات. وەک قورئان ئاماژەی بەم حەقەتانە کردووە وما كان لديهم إذ يلقون أقلامهم أيهم يكفل مريم وما كنت لديهم إذ يختصمون. هاتن وتيان قەڵەمەکانتان دەربێنن داینێن لە شوێنێکە مناڵێک بانکەی نەکێ لەو قەڵەمانە هەڵگرێ هەر کەسێک تەبعان ناوی قەڵەمەکە ناوی خۆی پێوە بووە هەر قەڵەمی هەر کەسی هەڵگرت باوە خزمەتی مەریەم کا و کەفالەتی بکات. هاتن ئەوەیان کرد ناوی قەڵەمەکەی حەزەتی زەکەریا دەرچوو. زەکەریاش لەو کاتە پێغەمبەری بەنو ئیسرائیلی بوو خێزانەکەی پوری حەزەتی مەریەم بوو وتیان ئەمە حساب نییە ئەبێ دووبارەکەینەوە. چەند بارەیان کردەوە هەروە دەرچوو وتیان نەخێر بەم شێوازە ناکەین یەین قەڵەمەکانە خێنە ناو ئاوەوە قەڵەمەکانە خێنە ناو ئاوەوە قەڵەمی هەر کەسێک تەمەن ئاو بەرەو خوار بچێت ئەگەر قەڵەمەکە بەرەو سەر ڕۆیی بە ئیتیجای ئاوەکە نەڕۆیی با ئەوە کەفالەتی بکات. هاتن خستیان نا قەڵەمی هەمویان قسە ئاوەوە اینجا لە پاشان قەڵەمەکەی حەزەتی زەکەریا سوبحان الله بەرەو سەرەوە ڕۆی جارێک نەبوو دوو جار نەبوو سێ جار نەبوو هەر قەڵەمەکەی حەزەتی زەکەریا بەرەو سەر ئەڕۆی. دواتر وتیان کاکە لە حەزەتی زەکەریا باشترمان دەست ناکەوێ چونکە بەڕاستی حەزەتی زەکەریا هەم مێردی پورێتی هەم ئەو باشترە و ئەولاترە کە خزمەتی ئەم مناڵە بکە و ئەم مناڵە لای ئەو بێ و ئەو پەروەردەی کا و لەژێر ڕکێفی ئەوا بێ کە پێغەمبەریشمانە و پێغەمبەرێکی بەنو ئیسرائیلیە. لە پاشان حەزەتی مەریەم وردە وردە لەسەر حیا و حورمەت لەسەر ڕێز و خۆشەویستی پەروەردە ئەکرا گەورە ئەکرا و حەزەتی زەکەریا و خێزانەکەیشی سەرپەرشتیانە کرد. ئەفەرمێت ڕۆژ بە ڕۆژ حەزەتی مەریەم لای خەڵکە خۆشەویسترە بوو بەڕێزترە بوو دوعای قبول ئەبوو و خەڵکی بەڕاستی ئەچوون بۆ دوعاکردن بۆ لای چونکە ئافرەتێکی بە حەیا و بە حورمەت بوو وەکو قورئان ئەفەرمێت وإذ قالت الملائكة يا مريم إن الله اصطفاك وطهرك واصطفاك على نساء العالمين. خوای تبارك وتعالى هەڵی بژاردووە پاکی کردەتەوە و هەروەها بەسەر هەموو ئافرەتانی جیهانیشا بەڕێزی کردووە و هەروەها قورئان ئەفەرمێت یا مەریەم اقنوتی لربك واسجدي واركعي مع الراكعين. سوزدە و ڕکوعی خۆت بەرە پەرستشی خۆت بکە تۆ ئافرەتێکی سەدیقە و بەڕێزی. ئەمە
قورآن کە باسێک هەتا پێغەمبەری ئەفەرمێ صلی الله عليه وسلم چوار ئافرەت زۆر بەڕێز بوون. یەکیان حەزەتی مەریەمە، حەزەتی ئاسیای ژنی فیرعەون کافر و بەڵام ئەو مسلمان بوو، و هەروەها یەکێتریان حەزەتی خەدیجەی دایکی ئیماندارانە، یەکێتریان فاتیمەی زەهرای کچی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ڕیوایەت زۆر وارد بووە. بەرحاڵ حەزەتی مەریەم حەزەتی زەکەریا زۆر جار سەری لێ ئەدا بۆ خزمەتکردنەوەمانە کە ئەچووە ناو میحرابەکەیەوە ئەزانێ لە هاوینە خواردنی میوەی زستانی لایە، لە زستانە میوەی هاوین لایە. زۆر سەری سوڕما بوو، زۆر عەجیبی لێ هاو کە ئەمانەی لەکوێوە بۆ هاتووە، چۆن دەستی کەوتووە. بۆیە ڕۆژێکیان فەرمووی پێی کەریا، فەرمووی ئەمانەت لەکوێ بوو؟ فەرمووی هو من عند الله، ئەمە ڕزقی خوای تەبارەک ڕزقی من ئەدا. قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب. جامە پێ دێ کەرامات، چونکە ئەو پێغەمبەر نەبوو تا بێتە مەعجزە بووی، کەرامات بووە. والذين آمنوا وكانوا يتقون لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة. أما قرآن فرميت ولي ودوستاني إخوة أم كرامات أخوة بيانا بخشيت كرامات خرق العادة شتي لعادة بدر. بهرحال بوي حضرت زكرياش لويا فرمي پروردگارا من شون بسالة تو أمد صلاته دا بمريمي كشي عمران لهاوينا رزقي زستاني بوانيري لزستانا رزقي هاويني بوانيري أمشتكي لعادة بدرة براسي تو تواناتي وقادري وبتواناي هرچن منو خيزانا كان بتمنين أي خويا الرزق من بابا منالك تم أنا فملا محرابك حزين مريم دعايك كلما دخل عليها زكريا المحراب براسي هرجارك أروح نو محرابك من رسول راسي أبيني إن جاء دعايك فمي خوايا زرتك صال عن بيتها خوال ما دم لو شونا دعايك ولو شونا باراوا آسواري صالح وبياو شاكا مخوا حزي يحيى ببخشي بتمنى زوري شوا بتمنى قوروا بوي إنسان لموتي ورقيت نابي ما يزبي للدعاء نابي ما يزبي للرحم إخوة وهروها شونواري بياو شاكو صالحان ودوستاني إخوة كموقعي نوج عبادتيانا يا خدي ذات إخوان لبنا إخوانا إن الرحمة الله قريب من المحسنين كزاناني أما ويان پروردە کردوین کە داوا لە صالحان بکەین لە خزمەتیانە بین داوای دوعای خێریان لێ بکەین چونکە لە مەقامی ئەوانە لە شوێنی ئەوانە شوێنی صالحین و پیاوچاکانە دوعا مەقبوڵە. بۆ کاتێک خۆی بە ئێمەیان وتووە زیارەتی مەسەلەی پیاو صالحان لە دوای مردنیشان خێرە بچێ لەو مەقامە دوعا بکە خێرە خۆ لەو ناپارێتەوە بڵێ من تۆ قەبرەکە تۆ خوای منی تۆ بم دەرێ لەو مەقامات دوعاکە مەقامی ڕەحمەتە مەقامی بەرەکەتە. محرابەکەی حەزەتی مەریەم خۆ محرابێک و دار و بەرد بوو بەڵام چونکە موقعی عیبادەت و حەزەتی زەکریا پێغەمبەرێک بوو لەوێ دوعای کرد خوا مناڵێک پێبەخشی. کەواتە کاتێک کە ئینسانە چێت زیارەی ساڵح و پیاوچاکێکە ئایا لە حیاتە بێ یا لە دوای مەماتی قەبرەکەی بێ لەوێ دوعاکە لە خوایە لەبەر خاتم زاتە خوایە لێم خۆش بە خوایە لێم ڕازی بە خوایە حەلی مەشاکیلم بکە خوایە شیفامە خوا شیفایەدا خوا بەرەکەت ڕژێنێ بەسەریا. سەمود ئەو قەومە پیسە بوون کە خوا بەردبارانی کردن خوا غەزەبی لێگرتن پێغەمبەر دای بە ناوێ نافەرمی دەست بگرن بەسەرتان و بەسەری دەرچن ئاوی لێ مەخۆنەوە ئەگەر ئاوتان هێناوە هەویرتان شێلاوە بیڕێژن چونکە لا یەزال غەزەبی خوا لەم شوێنە ئابارێت چونکە موقعی غەزەبی خوا بوو. خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ خوا لێمان ڕازی بێ خوا عاقبەتمان و خێر بگەڕی خوا لە گوناح و تاوانمان خۆش بی خوا لەبەر خاتری پاکێتی حەزەتی مەریەم و پاکی هەموو ئافرەتەکان و دایکی ئیمانداران یا ڕەبی خوایە گیان خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمان بە حیا و حورمەتکەی یا ڕەبی خوایە لە بەڵا و باو نەخۆشی لامان دەی یا ڕەبی خوایە گیان لێتە پاڕێنەوە بەرەکاتی ئەرزوازۆن بژێنە بەسەرمانە بەسەر وڵاتمانە بەسەر نیشتیمانمانە خوایە لە بەڵا و باو نەخۆشی لامان دێ یا ڕەبی خوایە لێتە پارەینەوە کوردستانمان ئاوەدانکەی یا ڕەبی خوایە لە بەڵا و لە پلانی دوژمنان پارێزراویکەی یا ڕەبی خوایە لێتە پارەینەوە ڕزق و ڕۆزی حەڵاڵمان بی شیفای نەخۆشەکانمان بی بە تایبەت ئەو نەخۆشانەی داوای دوعای خێریان لێ کردوین ئافرەتێک نەخۆشە و داوای دوعای خێری کردووە یا ڕەبی خوایە شیفای عەزب و پەلەی ببنێرە یا ڕەبی خوایە ڕەحمی پێ بکە ڕەحم بە ئێمەش بکە شیفای دڵ و دەروون و جەستەی ئێمەش و نەخۆشەکانی ئێمە لە ماڵ و لە خەستەخانەکانە بە پەروەردگارە عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە هیداەتی گەنجەکانمان بە یا ڕەبی خوایە کار بەدەست وڵاتمان بۆ ئیسلاحکە ئیمان و ئیسلام و ئەخلاق و ویجدانیان بەرێ یا ڕەبی خوایە ئەوەی دۆستمانە دۆستیوی ئەوەی دوژمنمانە خوایە دوژمنی دینمانە دوژمنی خاک وڵات و نیشتیمانمانە پلانمان بۆ داڕێکی خوایە ئەگەر شیاوی دادە خوای هیدایت دەی
ئەگەر شیاوی داد نەخوایە عالیە ها سافی لە خوای لە خۆمانی کەیتەوە یا ڕەبی خوای یانە دەپاڕێنەوە بارانی بەڕەحمەتمان بارێنە کانی و کارەزەکانمان بتەقێنە هەرزانی فەرعی ڕووکاتە وڵاتمان یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە جیهانی ئیسلامی لە هەموو قەیرانی اقتصادی و ئەخلاقی ڕزگارکە عەقیدەی ڕزگارکە یا ڕەبی خوای پارێزداوی هەموو مسلمانان کەی یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە بە تایبەت خاکی کوردستان خاکێکی پیرۆزە خاکێکی مبارەکە چەندین پێغەمبەری تیا بووە جێگەی دوعای حەزەتی نوحە خوای ئەو دوعای کردو مبارەکەی